کۆلێژی پەروەردە بەشی مێژوو بەشی جوغرافیا بەزان کۆڵاین پارالێل ئێواران چەندە؟ سڵاوتان لێبێ ئەزیزانم، من سرۆت خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ئەندامی لیژنەی ڕاوێژکاری بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین لە خزمەتتانین بۆ باسکردنی بەشی جوغرافیا و بەشی مێژوو لە کۆلێژی پەروەردە کە دەرچووەکانیان ئەبن بە مامۆستای پۆلی 10-11-12 لە ساڵی 2021-2022 کۆنمرەکانیان چۆن بووە بە زانکۆڵاین پارالێل ئێواران. بۆ ئەوەی ئەم زانیاریانە وەربگرن بینەری ڤیدیۆکەمان بن بۆ ئەوەی زۆرترین سوودی لێ ببینن. لایک، کۆمنت، سبسکرایبی کەناڵەکەمان لە یاد نەکەن. هەروەها کەناڵەکەمان شێرکەن بۆ ئازیزانتان با ئەوانش سوودیان لێ ببینن. و ئەمەوێ پێتان بڵێم ئێمە لە ئەنستاگرامیش بە هەمان ناونیشان واتە ئاسۆی زانکۆ لە خزمەتی ئێوەی بەڕێزین بۆ ئەوەی وەڵامی پرسیارەکانتان بدەینەوە. ئێوەش فۆڵۆمان بکەن، لایک و کۆمنت لەبیر مەکەن بۆ ئەوەی سوود ببینن هەم لە ئینستاگرام هەم لە یوتیوبەکەمان. هیوامان سەرکەوتنتانە.